سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکار ماتونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی یەکشەمە سەرتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کوژرانی دوو گەنج لە شاری سەرپۆلی زەهاو، لە سەرکاردەرکردنی دوو مەعەلیم لە مەریوان و تاران، بەڕێوەچوونی دووهەمین جەلەسەی دادگایکردنی وریشە مرادی لە تاران، کەمکردنەوەی سزای زیندانی ژینا مودەڕەسگورجی لە دادگای سنا، کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی سەراسەری وڵات لە تاران، کۆبوونەوەی بنەماڵەی قوربانیانی فڕۆکەی ئوکراینی لە شاری تاران، واگیان لە دەستان و برینداربوونی 14 کرێکار لە دوو ڕووداوی جیاوازدا. درێژەی هەواڵەکان. کوژرانی دوو گەنج لە شاری سەرپۆلی زەهاو لە ڕۆژانی ڕابردوودا تەرمی دوو گەنج لە نزیک چیای بایکەوانی گوندی ئەلیاسی سەر بە شاری سەرپۆلی زەهاو دۆزراوەتەوە، بەڵام دیار نییە لەلایەن چ کەسانێکەوە کوژراون. ئەم دوو گەنجە تەمەن 20 و 22 ساڵە بە ناوەکانی بەرهەم ئەلیاسی و یوسف ئەلیاسی بە چەند فیشە کوژراون. هێشتا هۆکاری ئەم تاوانە نەزانراوە، بەڵام بە وتەی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ ئەو دوو گەنجە لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سپای پاسداران و بە هاوکاری بەسیج کوژراون. شانی باسەکە و دەنگۆیانە هێشتا پژڕاز نەکراونەتەوە. لەسەر کاردەرکردنی دوو مەعەلیم لە مەریوان و تاران، بەپێی راپۆرتی شۆڕای هاواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران، دوو مەعەلیم بە ناوەکانی سومەیە ئەختەرشومار خەڵکی مەریوان و ئیسماعیل عەبدی لەلایەن لیژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵەیداریەکانی ئامۆزش و پەروەرشدا لەسەر کار دەرکراون. هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی مەعەلیم، لیژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵەیداریەکانی ئامۆزش و پەروەرشی کوردستان سومەیە ئەختەرشومار معەلیمی خەڵکی مەریوانی بە بیانووی پشتیوانی لە شۆڕشی ژینە و بەشداری لە ناڕەزایەتی معەلیمان لەسەر کار دەرکردووە. لەلایەکی دیکەوە ئیسماعیل عەبدی چالاکی سنفی ناسراوی فەرەنگیانی تاران لەلایەن دەستەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵەیداریەکانی ئامۆزش و پەروەرشی ئەو پارێزگایە لەسەر کار دوور خراوەتەوە. بەپێی حکمی و ناوەندە حکوومەتیە، ئیسماعیل عەبدی لە بەرامبەر هەر ساڵێک کە لە ئامۆزش و پەروەرشدا خزمەتی کردووە حەق دەستی 45 ڕۆژ وەردەگرێت. شۆڕای هاواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیانی ئێران لە سەرکاردەرکردنی و دوو مەعەلیمە دڵسۆزەی بە توندی شەرمەزار کردووە و ڕایگەیاندووە کە زوڵم و زۆر تا ساڵی سەر نامێنێت. بەڕێوەچوونی دووهەمین جەلەسەی دادگایکردنی وریشە مرادی لە تاران، ڕۆژی شەمە 14 ڕەزبەر 1403 هەتاوی دووهەمین جەلەسەی دادگایکردنی وریشە مرادی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین بە دادوەری قازی سەڵەواتی لە لقی 15 دادگای ئینقلابی تاران بەڕێوەچوو. لەو جەلەسەدا کە بە ئامادەبوونی وریشە مرادی و پارێزەرەکانی بەڕێوەچووە، قازی سەڵەواتی ئیجازەی بەرگری بە پارێزەرەکان و وریشە نەداوە. بۆ بەندکراوە سیاسیە ناچار بووە بەرگری نامەکەی بە شێوەی نووسراوە پێشکەش بە دادگا بکات. پێشتر وریشە مرادی بەهۆی گوشارەکانی وەزارەتی ئیتلاعات لە بەشداریکردن لە جەلەسەی دادگایی خۆی بواردبوو. ئەو چالاکە سیاسی و مەدەنیە مانگی گەلاوێژی ساڵی 1402 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە لە دەوروبەری شاری سنا دەست بەسەر و بۆ زیندانی ئەڤین گوازرایەوە. کەمکردنەوەی سزای زیندانی ژینا مودەڕەسگورجی لە دادگای سنا، سزای 21 ساڵ بەندکران و دوورخستنەوەی ژینا مودەڕەسگورجی ڕۆژنامەوان و چالاکی بواری مافیژنانی خەڵکی سنا لەلایەن لقی چواری دادگای پێداچوونەوەی پارێزگای کوردستانەوە بۆ 2 ساڵ و 4 مانگ بەندکران گۆڕدرا. بەپێی زانیاریەکان، کۆبوونەوەی دادگای پێداچوونەوە بە تۆمەتە سەپێنراوەکانی سەرژینا مودەڕەسگورجی بە ئامادەبوونی خۆی و پارێزەرەکانی لە ڕێکەوتی 21 خەرمانانی ئەم ساڵ لە لقی چواری دادگای پێداچوونەوەی پارێزگای کوردستان بەڕێوەچووە و لە ڕۆژانی ڕابردوودا سزای 21 ساڵ بەندکران و دوورخستنەوەی ئەو چالاکە مەدەنیە کە پێشتر لەلایەن لقی یەکەمی دادگای ئینقلابی سنەوە بە سەرۆکاتی قازی کەرەمی بەسەریدا سەپا بوو لەلایەن ئەم دادگایەوە بۆ 2 ساڵ و 4 مانگ بەندکران گۆڕدرا. کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی سەراسەری وڵات لە تاران،
ڕۆژی شەممە بەداوای لێبوردنەوە چواردەی ڕەزبەر خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی سەراسەری وڵات خۆیان گەیاندە تاران و لە بەردەم وەزارەتی بێداشدا خۆپێشاندانیان کرد. بە پێی زانیاریەکان خوێندکارانی زانکۆی زانیاری پزیشکی لە ئەستدەرکردنی بەخشنامەی تازەی وەزارەتی بێداشتی ڕژیم بۆ قەدەغەکردنی فرۆشتنی پەیمانەکان بەو وەزارەتخانە بە مەبەستی ڕێگریکردن لە کۆچی کادری دەرمان ناڕازین و داوای هەڵوەشاندنەوەی ئەو لایەحەیە دەکەن. بە وتەی خوێندکارانی ناڕازی، حکوومەت بایەخ بەکار ژیان و مەعیشەتی کادری دەرمان نادات و خوێندکارانی بواری بێداشت و دەرمان کاتێک دەبینن داهاتوویەکی ڕوونیان نییە ناچارن بۆ وڵاتانی دیکە کۆچ بکەن. ئەگەر هەلومەرجی گونجاو لەلایەن دەوڵەتەوە بۆ کادری دەرمان بڕەخسێت، کادری دەرمان قەت بۆ دەرەوەی وڵات کۆچ ناکات. کۆبوونەوەی بنەماڵەی قوربانیانی فڕۆکەی ئوکراینی لە تاران. ڕۆژی هەینی بنەماڵەی قوربانیانی فڕۆکەی ئوکراینی PS 752 کە لەلایەن سوپای پاسدارانەوە پێکرا لە بەرزاییەکانی تاران کۆبوونەوە و ڕێزیان لە یادی ئازیزانیان گرت. ئەنجومەنی بنەماڵەی قوربانیانی فڕۆکەی ئوکراینی لە پەیجی تایبەتی خۆیدا ڕایگەیاند هاوکات لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی ژمارەیەک لە گیانبەختکردووانی ئەو جەنایەتەی کۆماری ئیسلامی بنەماڵەی قوربانیان لە بەرزاییەکانی تاران مەراسمێکیان بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی ئەو ڕووداوە و هەموو گیانبەختکردووانی 45 ساڵ سەرکوتی ڕژیم بەڕێوە بردووە. بەشداربوانی ئەو مەراسمە داوایان لە بنەماڵە دادخوازەکانی ئێران کرد کە یەکگرتوو بن و لە بەرامبەر گوشارەکانی حکوومەتدا کۆڵ نەدەن چونکە سەرکەوتن نزیکە. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر گوندێکی بەلوچستان و تەقەکردن لە ماڵی خەڵک. ڕۆژی شەممە چواردەی ڕازبەر دەیان هێزی سەربازی بە چەکی سووک و نیوە قورس هێرشیان کردە سەر گوندی حاجی بازار لە شاری قەسرقەند و خانووی هاوڵاتیەکیان دایە بەردەستڕێژی گولە. تا ئێستا هیچ زانیاریەک لەسەر هۆکاری ئەم هێرشە بڵاو نەکراوەتەوە، بەڵام دوای وێرانکردنی ئەم خانووە هیچ شتێکی گوماناوی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە نەدۆزراوەتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوو و بە دوای هێرشی چەکداری گروپی جێشول عەدل بۆ سەر چەند بنکەی سەربازی ڕژیم لە بەلوچستان، گوشار و هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم بۆ سەر خەڵکی بەلوچ چەند هێندە زیادی کردووە. یان لە دەستان و برینداربوونی چواردە کرێکار لە دوو ڕووداوی جیاوازدا. ڕۆژی شەممە چواردەی ڕەزبەر بەهۆی وەرگەڕانی تراکتۆری هەڵگری کرێکارانی کەشاوەرزی لە شارستانی ئێقلیدی سەر بە پارێزگای فارس، دوو کرێکار گیانیان لە دەستدا و 11 کرێکاری دیکەش بریندار بوون. لە ڕووداوی دووهەمدا کرێکارێکی بیناسازی لە شاری تاران بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لە دەستاوە. بە پێی زانیاریەکان تراکتۆرێک 13 کرێکاری بۆ کارکردن لەسەر زەوی کەشاوەرزی لە ناوچەی مۆرپە هەنگواستوەتەوە، بەڵام تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا دوو کرێکار گیانیان لە دەستداوە و 11 کرێکاری دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لە ڕووداوی دووهەمدا کرێکارێکی بیناسازی تەمەن 52 ساڵ لە شاری تاران بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بینایەکی چەند نهۆمی دەست بەجێ گیانی لە دەستداوە. دەست بە سەرکردنی خوشکی مەیسەم دێهبانزادە بەندکراوی سیاسی لە شیراز. لە ڕۆژانی ڕابردوودا کەوسەر دێهبانزادە خوشکی مەیسەم دێهبانزادە بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی قزلحەساری کەرەج لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی شیرازەوە دەست بەسەر کراوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران، کەوسەر دێهبانزادە ڕۆژی 6 ڕەزبەری ئەم ساڵ بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی شیرازەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی و ناوەندە ئەمنیەتیە گوازراوەتەوە. بە وتەی چالاکانی مەدەنی، هۆکاری ڕەفاندنی کەوسەر ڕۆن نییە و لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی تەورێز و زەنجان. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی سێ بەندکراو بە ناوەکانی زەهرا فەیزی، مستەفا کاوەندی و عەلی بەهرامی لە زیندانەکانی تەورێز و زەنجان جێبەجێ کراوە. بە پێی راپۆرتەکان ڕۆژی چوارشەممە 11 ڕەزبەر بەندکراوێکی ژن بە ناوی زەهرا فەیزی بە تۆمەتی کوشتنی بەنقەست لە زیندانی تەورێزدا سێدارەدراوە. هەروەها بەیانی ڕۆژی هەینی 13 ڕەزبەر دوو بەندکراو بە ناوەکانی مستەفا کاوەندی و عەلی بەهرامی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی زەنجان ئیعدام کراون. خۆپێشاندانی دژبەرانی شەڕ لە وڵاتانی فەڕەنسا و هۆلاند.
ڕۆژی شەممە خوێندکارانی فەڕەنسەوی لە شاری پاریس و دژبەرانی شەڕ لە ئامستەردامی هۆڵاند لە دوو کۆبوونەوەی جیاجیادا هێرشەکانی ئیسرائیلیان بۆ سەر غەزە و لوبنان بە توندی شەرمەزار کردووە. بەپێی راپۆرتی دەستگای هەواڵنێری ڕۆیتەرز، خوێندکارانی فەڕەنسەوی داوای ڕاگررتنی دەستبەجەی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەییان کردووە و خوازیاری سزادانی بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل بە تۆمەتی جەنایەت دژی مرۆڤایەتی بوون. لە ئامستەردامی هۆلەند بە هەمان شێوە دژبەرانی شەڕ لە ڕەپێوانێکی گەورەدا ژێنۆسایدی خەڵکی فەلەستین و لوبنانیان لەلایەن دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بە توندی شەرمەزار کردووە و خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە گیان لەدەستانی چەند پەنابەر لە کاناڵی مانش. بەرپرسانی دەوڵەتی فەڕەنسا ڕۆژی شەممە چواردەی ڕەزبەر ڕایانگەیاند چەند پەنابەر لەوانە منداڵێک لە کاناڵی مانش گیانیان لەدەستاوە. وەزیری کشوەری فەڕەنسا لە لێدوانێکدا وتی منداڵێک لە نێو بەلەمێکدا بەهۆی ژێرپێکەوتن و قەرەباڵغی گیانی لەدەستداوە و چەند پەنابەری دیکەش لە ڕێگای گەیشتن بە بەریتانیا بەهۆی وەرگەڕانی بەلەم نوقمی ئاو بوون و تەرمی چەند کەسیان لە ئاو دەرهێنراوە. جێگای ئاماژەیە کە گەڕان بە دوای پەنابەرانی ونبوودا بەردەوامە و ئەگەری بەرز بوونەوەی ڕێژەی قوربانیانیش لە ئارادا. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. کات و ساتی خۆش بۆ هەموولای.